سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی ئازیز لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە خزمەتتانین بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە ساڵی خوێندنی زانکۆیی 2022-2023 تاوەکو وەکو بناغە و بەرچاوڕوونیەک لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودیان لێ ببینین. درێژا دەین بە باسەکانمان لەبارەی زانکۆی سۆرانەوە تاوەکو کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بۆ ئەوی خۆشەویست باز بکەین. لەم ڤیدۆیەدا باسی فاکەڵتی یاسا و زانستە سیاسیەکان و بەڕێوەبردن سکوڵی بەڕێوەبردن بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکانی چەند بووە. ئێوەش تا کۆتایی ڤیدۆ بینەرمان بن. یەکەم بەشمان لە فاکەڵتی یاسا و زانستە سیاسیەکان و بەڕێوەبردن سکوڵی بەڕێوەبردن بریتیە لە بەشی یاسا کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 75.7 و گشتێکەی 82.6 پارالێلی پارێزگا 7.703 و گشتێکەی 78.8 بەشی بەڕێوەبردنی کار زانستی وێژەی وەرەگرێت 62.029 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 62.8 پارالێلی پارێزگا 58.169 و گشتێکەی 61.2 ئێوارانی پارێزگا بۆ پارێزگا هیچ کۆنمرەیەکمان بەردەست نەکەوتووە وا گشتێکەی 63.6 بەشی ژمێر یاری کە تەنها لەقی زانستی وەرەگرێت 61.8 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 62.832 پارالێلی پارێزگا 57.334 و گشتێکەی 6.636 کۆتا بەشمان بریتیە لە سیاسەت و پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 61 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.9 پارالێلی پارێزگا 59.949 و گشتێکەی 63.441 خۆشەویستان و بەڕێزان ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە فاکەڵتی یاسا و زانستە سیاسیەکان و بەڕێوەبردن سکوڵی بەڕێوەبردن کە لە زانکۆی سۆران بۆ ئەوی خۆشەویستمان باس کرد. بە هەمان شێوە لێرەش کۆلێژی یاساکەی هەمان شتە لەگەڵ هەولێر و کۆیە و یا هەر شوێنێکتر کە کۆلێژەکانی یاسان هیچ جیاوازیەکی تیان نییە. خاڵێکی تر کە ئەمەوێت لێرەیە باسی بکەم ئەویش ئەوەیە زۆرجا پرسیارەکەن بۆ زانستی چەند وەرەگرێت بۆ وێژەی چەند وەرەگرێت. مەبەستمان لە کۆلێژی یاسایە. لە کۆلێژی یاسا زانستی بێت یا وێژەی بێت هەمان کۆنمرە وەرەگرێت. بەڵام بابەتە پەیوەندیدارەکان سەبارەت بە کردێت ڕەنگە جیاوازی هەبێت لەوانەشە هەمان شت بن. بەڵام وەکو کۆنمرە هیچ جیاوازیەکی نییە. حەزمان کرد ئەوانە وەکو زانیاری بە خۆشەویست بڵێن و هیوای ئەوە بخوازین کە هەمووتان سەرکەوتوو بن لە خوێندنتانە لە تاقیکردنەوەکانتانە و بتوانن ئاوات و ئامانجەکانتان بەدەست بێنن. بۆمان دووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان دۆستانتان ئەزیزانتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سوود لەم کۆنمرانە وەربگرن کە ئێمە بۆی خۆشەویستی خوێنینەوە. بە هیوای سەرکەوتنتان لە ڤیدۆکانی داهاتووەتان بینینەوە.